حسبنا الله ونعم الوكيل هر خوان بسا كاتبرا برزكانم ئێمەی ملەتی کوردیش هەر خۆمان بەسە لە کەناڵەکان تەماشا دەکەین دڵمان بەوە خۆشە بەپەلا ئەمریکا هاتە وەڵام لەسەرمان وەڵا فەڕەنسا هاتە وەڵام لەسەرمان نابرا بەڕێزەکانم ئەو چەکەی کە ئەمڕۆ بەکاری دێنن وا سێ ڕۆژە لە ڕۆژئاوای کوردستان بردمان دەکرێ بەبێ جیاوازی براکانمان کەسوکارمان پارچەکانی ئێمە کە پارچەیەکە لە کوردستان لێ ئەدرێ بە تۆپ و تەیارە دەبێ ئێمەی مسلمانان ئاقڵ بین ژیر بین کێ ئەو تەیارەی پێیان داوە کێ ئەو زیفۆ شارەی داوە بە تورکیا هەمووتان دەزانن کێ داوێتی پێیان بەڵام لە هەمووی گرنگتر کێیە ئەو پارەی دا بە تورکیا بۆ ئەوەی ئەو تەیارە و تۆپ و ئەوانەی پێ بکڕێت لەبەرەوەی برا بەڕێزەکانم هەمووتان دەزانن تورکیا وڵاتێکە ئابڕووی ڕووخاوە بەڵام ئەوەی کە پارەیدا پێیان کەناڵەکانی خۆمانە ئەو فلیمە ئەو دراما مدەبلەجانەی کەوا شەوان پەخش دەکرێ لە دیاریەوە دادەنشی تەماشایەکەی دڵخۆشی خێزانت دڵخۆشە کچت تۆش دانشی تەماشایەکەی تۆش بەشداری لە کوشتنی ئەو برایەلمانە لە ڕۆژئاوای کوردستان لەبەرەوەی ئەو فلیمێلە بە خۆڕایی نادرێتە کوردستان بەڵکو بە پارە دەدرێت بە کوردستان ئەو کەناڵەیە لە دەیکڕن بەو پارەیەیە ئەم وڵاتی تورکیا چاک بزانن وڵاتێکە ئابووری ڕووخاوە بەڵام کێوە ئابووری بەرزەوە کردووە میلەتی خۆمان کەوا ئەو فریمێلە دەکڕن و ئەوان ئابووریان ئێستاکە بەست لەسەر بێئەخلاقیە پەرژین بێ لە ڕووی ئێوەدا ئەفلامی بێئەخلاقی ڕەوانەی کوردستانی خۆمان دەکەن و وڵاتی خۆشمان میلەتی خۆمان بێ ئاگان لەو فریمێلە دەیکڕن و پەخشی دەکەن لە بڕیەوە پارادەن ئەو پارەیە لە دراوە بە تۆپ و تەیارە کەسیش کوردایەتی نەفرۆشێ باز بکات بڵێ وەڵا دێینە وەڵام لەسەریان نا یەکەم جار واز بێنن ئەو درامایەلە ئەو فلیمێلە لە کەناڵەکان با منداڵەکانمان بێ ڕەوش نەبن با کچەکانمان بێ ڕەوش نەبن با کچەکانمان لێمان هەڵ نەگەڕێنەوە کەواتە برا بەڕێزەکانم پێغەمبەری خودا دەفەرمێ احفظ الله يحفظ نبی ئیبراهیم عەلەیه السەلام فرێد درایە ناو ئاگرەکە هێشتا کە لە ئاسمانە هاواری بۆ کەس نەکرد بۆ فریشتە بۆ کەس بەڵکو فەرمۆی حەسبونا الله ونعم الوەکیل ئێمەش لە منش لێلاکەوە دەڵێم ئێوەش بە بەردەوامی دوعای خێریان بۆ بکەن بۆ براکانمان لە ڕۆژاوای کوردستان کەوا لەوە زیاتر ناڵێین حەسبونا الله ونعم الوەکیل هەر خوامان بەسە هەر ئەویش یارمەتی دەرمانە با بزانین نبی ئیبراهیم عەلەیه السەلام بە تاقیتە نابوو کەسی لەگەڵا نەبوو دوژمنەکان گردیان دەوریان دا و فڕیان داوە ناو چاڵەکە ئایا هەرواوتی و کەس نەهاتە وەڵام لەسەری نابراکانم لەگەڵ ئاواکردنی بۆ پەروەرگاری خۆی پەروەرگاراتە وەڵام وفي أثناء وقوعه قال الله للنار خدای گەورە فەرمانی بە ئاگر کرد بۆ فەرمانی بە فریشتەکان نەکرد بڕۆن ئاگرەکە بکوژێننەوە لەبەر ئەوەی ئیبراهیم داوای لە هیچ فریشتەیەک نەکرد کە پەروەرگار ئاگادار بکەیتەوە لەبەرەوەی ئەڵڵایە لەبان عەرشە دەسەڵاتی لەسەر زەویە پێویستی بە ئاگادارکردنەوە نییە تەنها بە زمانمان ئەوە منامان بەسە
کە بێتە وەڵام لەسەرمان حەسبونا الله ونعم الوەکیل. بەڵام کێ هەیە لەم سێ ڕۆژەدا هەر ئەمەی دووبارە کردبێتەوە و وتبێتی حەسبونا الله ونعم الوەکیل؟ نییە براکانم. بەس سەیری کەناڵەکانەکەین، سەیری کەناڵی ڕووداوەکەین، سەی NRT-یەکەین، سەی ئەمەکاکەین لە خوارەوە چەرێ دڵت پێی خۆشە. ترامپ هاتە وەڵام، ترامپ ئەوەی وت و ئەوەی وت. ئەی بۆ پەروەرگارمان لەبیر کردووە؟ ئەی بۆ خودایەک لە بان عەرش لەبیرمان کردووە؟ حەسبونا الله